سەبارەت بە کۆبوونەوەکە ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کە کەمێک بەر لە ئێستا دەستی پێکرد سەبارەت بە تاوتوێکردنی پرسی بەرزبوونەوەی نرخی کاڵاکان بە ئامادەبوونی وەزیری بازرگانی و پیشەسازی لە پەرلەمانی کوردستانەوە بەڕێز جەلال محەممەد ئەمین بڕیاردەری لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ دەبێت. بەڕێز جەلال ئەم کاتت باش پەرلەمان دەستی بە کۆبوونەوەکانی کردووە سەبارەت بە تاوتوێکردنی بەرزبوونەوەی نرخی کاڵاکان ئەگەر پێمان بڵێ پێشنیازەکانی ئەوە چین کە ئەمڕۆ لە پەرلەمان دێخەنە بەردەم وەزیری پەیوەندیدار بەم بابەتە ئایا ئەتوانن چارەسەری ئەو پرسانە بکەن کە ئێستا لە نێو بازارەکاندا هەیە؟ بەناوی خوای گەورە سڵاو بۆ بەڕێستان، سڵاو بۆ بینەرانی ئێوە. دیارە وەک دەزان ئەمڕۆ یەک لە بەڕگەکانی بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان تایبەت بووە بە ئامادەکردنی راپۆرتێک کە لەلایەن لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و هەروەها پیشەسازی و تەندروستی و ژینگە ئامادەی کردووە کە ئەم راپۆرتە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری بازرگانی و هەروەها وەزیری هەرێم لە پەرلەمانی کوردستان ئامادە بوون بۆ تاوتوێکردنی ئەم بابەتەوە. پەرلەمانتاران بە ئێستاشەوە کە من لەگەڵ بەڕێستان قساکەم بەردەوام پرسیار ئاراستەی بەڕێز وەزیرەکەن و پێشنیارە لە راپۆرتەکەدا چەند پێشنیارێک دراوەتە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی معنیکە وەزارەتی بازرگانیە بەوەی کە دەرچێت بۆ ئەم دۆخە بدۆزرێتەوە کە دەزانرێت هەمووان دەزانین کە گرانی ڕووی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کردووە کە ئەمەش چەند هۆکارێکی هەیە. یەک لە هۆکارەکان هۆکارێکی جیهانیە کە بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا و هەروەها گرانبوونی نرخەکان کە ئەمە چۆن ئەڵێ قووە قاهیرەیە و لە دەرەوەی دەسەڵات و ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتە معنیەکانە. بەڵام چەند هۆکارگەلێکن کە هۆکاری ناوخۆن کە دەکرێت لە ڕێگەی ئەو هۆکارانەوە بتوانین بەشێک لە بارگرانی سەر شانی هاونیشتیمانیان کەم بکەینەوە کە ئەوانەش بریتین لەوەی کە با بڵێن وەزارەتی تایبەتمەند و حکوومەتی هەرێمی کوردستان باجی گومرگی لەسەر چەند کەلوپەل و خۆراکێک هەڵبگرێت بەوەی بە نرخێکی هەرزان بگاتە نێو هاونیشتیمانیان و هاوڵاتیان و تا ئێستاش بەردەوامە کۆبوونەوەکەوە لە ڕاستپاردەکاندا زیاد لە 5 خاڵ ئاماژەی پێکراوە کە بریتین لەوانەی کە وەکووتمان هەڵگرتنی باج و ڕسومات یاخود کەمکردنەوەی گومرگ و ئیعفای گومرگی بۆ ئەو کەلوپەلانەی کە پێویستن و هەروەها دەعمکردنی بەشە خۆراک کە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدرال بۆەوەی ئەو بەشە خۆراکی ماگانە بۆ هاوڵاتیان هەیە بتوانرێت بەشێک لە پێداویستی هاونیشتیمانیان پڕکاتەوە و هەروەها تەوحیدکردنی سعر واتە سعرەکان تەوحید بکرێ بەوەی کە هەندێک لەگەڵ ڕێزم بازرگانی هەلپەرست وانەکەن کە لە چاو بەرزبوونەوەی نرخی جیهانی کەلوپەل و ستەمەنی و هەموو شتێک ئەوان جارێکی تر بە ڕێژەیەکی تر لەسەر هاونیشتیمانیان بەرزی بکەنەوە چەند لیژانێک پێک بهێنرێت بۆ کۆنتڕۆڵکردنی بازار. هەموو ئەمانە ئەو ڕاستپاردانن کە لەلایەن لیژنە تایبەتمەندەکانەوە ئاراستەی وزارەتی بازرگانی کراوە. پەرلەمانتارە بەڕێزەکانیش بە شێوازی پرسیار دیسانەوە ئاراستەی بەڕێز وەزیری بازرگانی کراوە لە کاتژمێرەکانی ئایندەدا بەڕێز وەزیری بازرگانی وەڵامی پلانی وزارەتەکەیان و حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرلەمانتاران دەداتەوە سەبارەت بەو هەنگاوانەی کە لەم بارودۆخەدا بکەنەوە. بەڵێ بەڕێز جەلال پێشتریش حکوومەتی هەرێمی کوردستان کاری بۆ هەڵگرتنی باج لەسەر هەندێک لە کاسبکاران کردبوو بۆی کە بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست نەبێتەوەی کە خاوەنکارن باجیان لەسەر کەم کاتەوە باج و ڕسومات. ئەم خاڵە زۆر گرنگە. چەندە کارتان لەسەرم بابەتە کردووە حکوومەت چۆن دەتوانێت هاوکار بێت لە سەرخستنی ئەو پێشنیاز و پرۆژانەی کە ئێوە لە پەرلەمان دێخەنە بەر باس و لێکۆڵینەوە؟ دیارەوە گەزانڕێ عیلاقەی بینی پەرلەمان و حکوومەت عیلاقەیەکی تەکاملیە و بۆ تەواوکردنی یەکتر و ئامانج لێی سوودگەاندنە بە هاونیشتیمانیانی هەرێمەکەی خۆمان و پەرلەمانی کوردستان بە هەواهەنگی لەگەڵ وزارەتە پەیوەندیدارەکان بەردەوام هەوڵی داوە پرۆژە یاسای تایبەتی هەبێت بۆ ئەو بارودۆخە یاخود بڕیاری هەبێت یاخود پێشنیاری هەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو بارودۆخەوە. ئەم بارودۆخە ئێستا یەک لەو بارودۆخانەیە کە بەداخەوە بارودۆخێکی نەخوازراوە کە بە ڕووی لە تەواوی جیهان کردووە و عێراق و هەرێمەکەی ئێمەشی گرتوێتەوە. بۆیە پەرلەمانی کوردستان چەند پێشنیارێکی لە شێوازی راپۆرتێکدا وەکو دەرچەیەک یاخود با بڵێن وەکو دەواازەیەک بۆ ڕزگاربوون لەو بارودۆخە یاخود لایەنی کەمکردنەوەی بارگرانی لەسەر هاوڵاتیان ئاراستەی وزارەتی بازرگانی کردووە و وەزارەتی بازرگانیش دیارە دوای ئەوەی گوێبیستی راپۆرتەکە بوون و راپۆرتەکەیان وەرگرتووە بە تەکید کاری لەسەر دەکەن و لە ماوەی ڕابردووشدا ئەم بابەتە
وەکو بەڕێستان ئاماژتان بێدا کاری لەسەر کراوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وزارەتە مەعنیەکانەوە هەوڵی داوە باجی گومرگی لەسەر کۆمەڵێک موادی خۆراکی کە پێداویستی ڕۆژانی هاوڵاتیانن کەم کردوێتەوە یاخود لە هەندێک بەش نەیهێشتووە بۆ ئەوەی هاوڵاتیان بە نرخێکی گونجاو بگاتە دەستیان و پێویستە هەنگاوی تر بنێرێت بۆ ئەوەی ئەم بارودۆخە بە تەواوەتی کۆنتترۆل کرێەوە ئێمە هەم پەرلەمانی کوردستان و هەم حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەشێکی هاوڵاتیان وەکو بەشێکی دانەبراو لە میلەتەکەی خۆمان هاوشانی ئەوان ڕۆڵ ببینین بۆ ئەوەی بەشێک لە بارگرانی و ئەرکی سەرشانی هاوڵاتیانی خۆمان کەم بکەینەوە دوجار بتوانین خزمەتێکی بچووکی هاوڵاتیانی خۆمان بکەین و حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی گشتیەکانی خۆی لە پەرلەمانی کوردستان لە کاتی ئەلانکردنی یەک لە بەرنمەکانی ئەوە بووە کە پشتیوانی با بڵین موادی خۆراکی داخلی ئەکات بۆ ئەوەی بتوانێت هەم هەلی کار لە ناوخۆی هەرێمی کوردستان بڕەخسێنێ و هەم کاڵای کوالێتی بەرز و باش و خۆماڵی بگاتە هاونیشتیمانیانی خۆمان بە سعرێکی گونجاو ئێستاش یەکێک لە بەرنمەکان ئەوەیە و یەکێک لە پێشنیارەکانی پەرلەمانی کوردستانیش بۆ تەکیدکردنەوەی لەسەر ئەو خاڵی بەرنامەی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە پشتیوانی و سەپۆرتی موادی خۆراکی ناوخۆی بکەین لە ڕێگەی وزارەتی پشت و کاڵەوە. باڵا جگە لە وەزیری بازرگانی و پیشەسازی و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئایا وەزیری دیکە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی پەرلەماندا بەشدار دەبێت سەبارەت بە بابەتی دیکە؟ بەتەکید خاڵی یەکەم تەنیا ئەم بابەتەیە بۆیە ئەو دوو وەزیرە بەڕێزە ئامادەن و لە بڕگەکانی تر ئێمە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان بە کاتێک کۆبوونی لەگەڵ سەرۆکایەتی فراکسیۆنەکان کرد ئەوەیان تەکید کردەوە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گەشتونەتە میکانیزمێک هەر بابەتێک پەیوەندیدار بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزیرە بەڕێزەکان ئامادە ئەبن وەکو چۆن بینیتان لە جەلسەی ڕابردوو بابەتی دەرمان بوو بۆ کوالەتی دەرمان و نرخی دەرمان بەڕێز وەزیری تەندروستی ئامادە بوو ئێستا بەڕێز وەزیری بازرگانی ئامادەن و لە ئایندەدا بۆ بەرنامەی کارەکانی تر هەمووی کە پەیوەندیدارە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزیرە معنیەکان ئامادە دەبن و چۆنەڵی جۆرێک لە ڕاگۆڕینەوە بیر و ڕائاڵۆگۆڕکردن ئەبێت بە ئامانجی باشترکردنی هەر بوارێک لەو بوارانەی کە بەرنامەی کاری لەسەردا بەڕێز جەلال محەممەد ئەمین بڕیاردەری لیژنەوەی یاسایی لە پەرلەمانی کوردستان سپاس لە پەرلەمانەوە لە هەولێر لەگەڵمان بووی.